کەوتنەکان یاخود بە کێشەکانی نێوان شاندی هەرێم و حکومت ئایا بۆچی جارێکی تر دوای 17 جار شاندی هەرێم چووە بەغدا و بەڵام ئەم جارش بەبێت دەستکەوت گەڕانەوە هۆکار چی بوون ئایا کێ دەیەوێت کە نایەوێت ڕێکەوتن ئەنجام بدا و ڕێک بکەوێت. من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم لەتیف فاتح فەرج نووسەر لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. کاک لەتیف سپاس بۆ ئامادەبوونت لە ناوینی ڕۆژ لەگەڵمانیت. دەمەوێت لە ئێستادا ئەوە بزانم ئەوەی کە نایەوێت ڕێکەوتن ئەنجام بدرێت لە نێوان هەرێم و بەغدا کێیە کێ نایەوێت ئەم ڕێکەوتنە بکات. سڵاوتان لێبێ هەڵبەت هەردوولان بە دەرەجەی یەک لە هەرێمی کوردستان ئەوانن کە تا ئێستاکایانی وەکو قوربانی خۆیان نیشان بن وا خۆیان نیشاندن کە ئەگەر ئەوە بەغدا ستەمیان لێکە نادادیان بەرامبەرەکە و نایانێ بتنە ژێرباری ئەو ڕێکەوتنەوە کە کراوە لایەنی شیعیش بۆ دوو ئامانت بەشێکیان نایانێت ئەو ڕێکەوتنەوە خۆی دێبدێکرێت. یەک لە راپۆرتەکان مەشات پێدا بودجەیەکی زەبەلا هاتێتە بەردەم کازمی کە نایانێت ئەو لە بەردەسەوا بێ بۆ جێبەجێکردن و بۆ پرۆژەوانە دوو هەڵبژاردن نایانێت لە مۆختەیە بکەیان و دوای بکەن ئەم دوو سەبەبە هەیە لای ئەوان بەڵام لای ئەوەی کە پەیوەندی بێمەوەیە ئێمە دەرگاکەمان داخستووە هەرێمی کوردستان گەشتوتە شوێنێک نەگەڕانەوەی هەیە نە چوونە پێشەوە لە بارودۆخێکایە نە ئازانی ڕێکەوتن بۆ چیەکە نە ینی تا ئێستا دەنگی هەرێمی کوردستان پرۆژەی هەرێمی کوردستان فەلسەفەی هەرێمی کوردستان بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغا زۆر ناجۆرە هەندێک جار دەستی دەرەوە دەستی وڵاتانی تر ڕەنگە ڕۆڵی هەبێتەوەی کە ئەو ڕێکەوتنە نەکرێن من وەگوتم شیعار ڕۆڵی خراپ بەشێک لە شیعار ڕۆڵی خراپیان هەیەوەیە و کوردیش بۆ خۆی کورد بەداخەوە لە بریەوەی وەکو شەریک وەکو بەشێک لە نەتەوەکانی دەوڵەت عێراق خۆی نیشاندا بە درێژایی و مێژووە وەکو قوربانی خۆی نیشانداوە ئەو حیزبە سیاسیانێکی ئێستا حکومڕانی کوردستانەکەن حیزبی سیاسی نین بەوەی کورد لە قۆناغێک و گوازن بۆ قۆناغێ حیزبی سیاسین بەو شێوەی کە ئیتر هەرچی لە کوردستان هەیە هی خۆمە خۆمی تۆش بۆ خۆم داوای خوڕمش شەکەن ئێمە ناگونجیە من لەگەڵ ئەو فەلسەفەی عێراق ناگونجێ لەگەڵ سیاسەتی عێراق بۆ دروستکردنەوەی کەواتە کاک لەتیف کەوەک خۆیان باسی دەکەن کە دەڵێن ڕێکەوتنەکە هەڵنەوەشاوەتەوە تەنها چەند وشەیەکی دەستکاری کراوە بەڵام ئەگەر تەنها چەند وشەیەکی ئەم ڕێکەوتنە دەستکاری کراوە یاخود ئەگەر هەرێم نیازی پاکە لەم ڕێکەوتنەیە و دەیەوێت ڕێکەوتنی یەکجاری بدرێت ئەگەر چەند وشەیەکەوان دەڵێن لە بەرامبەرەوەی ئەگەر هەرێم پابەند نەبێت بوجە و موچەی دەبڕێت کەواتە یعنی هیچ بودجەیەک لە حکومەتی ناوەندە بۆ هەرێم نایەت بەڵام ئەگەر هەرێم دەیەوێت بە تەواوەتی پابەند بێت بۆ لەو چەند وشەیە دەترسێت بۆ ڕێکەوتنەکەی ئەنجام نەدا پێ وایە. ئەزانی مەسەلەکە چەند وشە نییە مەسەلەکە ئەوەیە ئامادەیی بۆ ڕێکەوتنی هێشتا دروست نەبووە لە لای هەرێمی کوردستان چونکە تۆ سیرکە هەرێمی کوردستان لە 2014ەوە لە گوریسکێشانیا و لە ململانیە و لە دەشتشکانەوەیە لەگەڵ حکومەتی عێراقیە لە ململانەیەکی قورسایە و بە هەندێک جار گەیانیوەتی مریشکە ڕێشە تۆ ناکرێت تۆ خۆت بخەیتە بینی دوو ئەگەرەوە یا تەسلیم بوون یا سەربەخۆیی کە نەتوانی هیچیشیان بکەیت نەتوانی نە سەربەخۆیی ڕابگەینی نە خۆخاوەنی ڕابگەینی نە سەرپەری خۆت بوەستی و مجتەمع بەرەو پێشەوەبەری نە بەو معنایەش کە تەسلیم و بێئیرادەبی هیچیت پێ نەمێنێتەوە یعنی تۆ ناتوانێت ئەمە بکەیت کە پێت ناکردن بڕواکەم هەردوو حاڵەتەکە زۆر خراپە لە بینی یا تەسلیم بوون یا هەموو شتێ بۆ خۆم هەندێک مەجالی ترەیە هەندێک بواری ترێ هەندێک دەرفەتی ترەیە هەرێمی کوردستان ناتوانێت سوودی لێ ببینێ مەسەلە چەند وشەیەک نییە مەسەلە ئەوەیە کە تۆ دێی ئیتفاقێک کەی دەبێت لەسەر بنمایە ئیتفاقە تۆ ئیشەکانت جێبەجێ بکەیت ئەگەر تۆ بەرپرسیاری لەوەی کە بیشکێنی کەواتە لایەنی بەرامبەریش بەرپرسیاری لەوەی بڵێ کاکە منەوە ناکەم بۆ ماکەیتە بیان و لەبەرەوە بە باوەڕی من دەبێت عەقدێکی ئەخلاقی پەیمانێکی ئەخلاقی پەیمانێکی ئاکاری لەبەر ئەم دوو هێزە سیاسیە بێ بۆی کە بۆ بەیانی ئەگەر کازمیش نەما بەیانی ئەگەر مەسروریش نەما و کەسی تر بوو بە ڕئیسی هەرێم لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان یان یەکیڤانیش نەما کە سەرۆکی هەرێمە لە عێراقیش بەرهەمیش نەما کە سەرۆک کۆمارە یان کازمیش نەما کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەم ڕێکەوتنە خۆی بەردەوام بێ ڕێکەوتن ناکرێت بۆ لە بینی دوو شەخصا بێ سێ شەخصا بێ ڕێکەوتن بۆ لە بینی دوو نەتەوەیە لە توارتەوەی یەک وڵاتە لە سیستمی فیدراڵیا تۆ ناکرێت حتا خۆ تۆ دەبێت سود لە سیستمە فیدراڵەکانی تەنان دۆ لەسەری ئیماراتکە خۆ مەرکاز کۆمەڵی بەرپرسیارەتی لەسەر شاریقە و هەرێمەکانی تریش کۆمەڵی بەرپرسیارەتیان لەسەرە لەبەرەوە دەبێت ڕێکەوتنی بکەی بەڕاستی هەم ئەزموونی دنیا وەربگری هەم سوودی هەبێ بۆ هەموو نەتەوەکانی ئەم ناوچەیە. زۆر باشە کاک لەتیف کەواتە پرسی ناشەفافی نەوت تا چەند ڕێگرە لە بەردەم ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا هەندێک لە چاودێران پێیان وایە ئەگەر هەرێم تەواوی نەوت ڕادست بکات دواتر ناتوانێت هیچ مەلەفێک یاخود هیچ داهاتێک بشارێتەوە و ناتوانێت دەم ڕێکەوتنە بە تەواوی هۆکارەکەی ئەمە بێنجامی بدات تۆ دەڵێ چی لەم بارەیەوە؟
کاکە ئێمە سێش نەک هەر ناشەفافینەوە ئێمە هێزی پێشمەرگەمان کەس نازانێ کێیە پرت و بڵاو و پارچە پارچەیە ینی جۆرێکە لە میلیشایەکی زۆر ناڕێک تا ئێستا حتا لە موچە و ئەوشا لە موچە و پلە و ئەوانەیشا کێشە و گرفتێک زۆرمانەیە ئەمە یەک هێزی ئاسایشمانەوەی پێڵێن هێزی تەناهی کە پێویست ئەرکی سەرشانیەوەی هاوڵاتەکان پارێزیە پڕە لە گیر و گرفێت و هێزی ئەوەی پێڵێن پێدانی موچە و قوت و ژیان کە لە نەوت دەرەکرێ زۆربەی زۆری ئەوەشمان هەر زۆر ناشەفافە ناکرێ بیرنەوت وەکو میدیا مامەڵی لەگەڵا بکرێ گروپێک و دەستەیەک و کەسێک و ئەوانە بێ ناکرێ هێزی سیاسی دەستەیەک و گروپێک و کەسێک وانە بێ ئێمە نەوتی کوردستان مامەڵەکردن لە دەرهێنانیان مامەڵەکردێکی ناجۆرە نادروستە ناڕوونە هەموو ئەمانە گیر و گرفتن تۆ تا ئێستاکە حکوومەت یاریمی کوردستان نازانێت چەند ڕۆژانە چەند بەرمیل نێو دەرەکرێت چۆنە فرۆشتێ بە کێ فرۆشتێ و خۆشیان هەرجارە قسەیەکەنەوەی کە سەرپەرشتیان دۆسیاکەن جارێک گەڵێن ئێمە بەس کرێی بۆڕی و کرێی ئەوا دەین بە تورکیا و بۆ توریکای نافرۆشین وانیە و یە نرخەکەشی دیارنێ تۆرەی فرۆش تۆر قەرزاری بۆیە بە باوەڕی من ئەم ناشەفافێتە کاریگەری زۆریەیە خۆ ئێستا ئەگەر بێن بەیانی نەوت ببێتە $100 ڕەنگە حکوومەت یاریمی کوردستان بڵێ کاکەیتر من لەگەڵ ئامادەنیم لەگەڵ هەرێمی لەگەڵ حکوومەت عێراقی ڕێبکەوم یەکە بۆ $30 ئەو کاتە هاواری لەبەر دەبێت تۆ لە کاکە من قوربانیم و بەشێکم لە عێراق و بەشێکم لە بەڵێ بۆ وەڵامی ئەو قسەی تۆ باسەوە دەکرێت کە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق باسی لەوە کرد کەوتی ئەگەر نەوت بچێت تا 150,000 یاخود $150 ئێمە هەر پێویستیمان بە بەغدا هەیە بەڵام پێ دوایە ئەمە تا چەند وابێ کە لە کاتێکدا زۆربەی چاودێرانی ژۆ قسەی تۆ دەکەنە لە کاتێک نرخینەوت بەرز دەبێتەوە هەرێم لە چوونی بۆ بەغات پاشگەز دەبێتەوە کە نرخدا دەبەزێ و دەچێتەوە بەغدا بەڵام لە لایەکی تریشەوە وا دەڵێن من بڕوام وایە ئەگەر نرخی نەوت بەرز بێتەوە و شەفافیت هەبێ و ڕوونکاری هەبێ و سیستم هەبێ و خۆبەڕێوەبەری هەبێ هەرێمی کوردستان پێویستی بۆ نییە پارە لە بەغاوەرگێ هەرێمی کوردستان زۆر لەوە زیاتری هەیە کە پارە لە بەغاوەرگێ بەڵام لە هەرێمی کوردستانە پارە حیزب بردوێتی پارە شەخص بردوێتی و ناشەفافیت هەیە ناجۆریە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی ئەو بەرپرسەیە ئەو بەڕێزەیە کە ئێستا بۆتە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان چەند جارێک باسی ئەوەی کردووە کە گەندەڵی گەورە هەیە ناشەفافیت هەیە ناڕوونکاریەیە ئیتر خۆ ئامۆزاکەیەوە پێشتر سەرۆکی حکوومەت بووە قسە لەسەر ئەوەیڵێ پێش ئەویش هەر وتراوە سەرۆکی حکوومەتی پێشیش هەر وای وتووە پەرلەمانتارەکان واڵێن لەبەرەوە گەندەڵی و ناجۆری و نادادی و ستەمکاریەکی گەورە لە بودجە و سەرۆت و سامانی وڵاتەیە هەیە کە کەس نازانێت کێی با و چۆنە برێوانە و لەوەش لەو بەشەی کادێ بە حکوومەت کەمێکە دەنەڵەنەوە بدە خەڵک یعنی ئەمە پێویستی بە چارەسەرە من بڕوام وایە گەر نەوت بەڕێکی بفرۆشتێ و گەندەڵی نەبێ نرخەکە شێرزان بێ حکوومەت یاریە مەتوانێت ئیدارێک کاکە هەموو موچە خۆرانی حکوومەت یاریمی کوردستان ناگاتە $1,000,000 یە $1,000,000 ئەگەر سیستمێکی ڕێکپێکە چەند مانگە نرخینەوە بەرزبوونەوەیەکی باشی بەخۆ دیوە بەرزبوونەوەیەکی بەرچایی بەخۆ دیوە لە چاو ساڵی پار و چەند مانگی پێشوشدا بەڵام لێبڕینی موچە هەر هەیە و بەم شێوەیەش موچە دابەشکراوە ئاخرەوان نایەنەوە ئینسانی ئازاد دروستکەن ئەزانی یەکێ لە گرفتەکانی دەسەڵاتی کوردی لە 30 ساڵی ڕابردووە هەوڵدانە بۆ ئینسانی کەویکراو ئینسانی کۆیلا ئینسانی بێدەنگ ئینسانێک کە قسە نەکا سومون بووکمون عومیا دابنیشێ و ئینسانێ هەموو چارەنووسی خۆی بدات دەست کۆمەڵە خەڵکەوە کە لەسەرەوە دانیشتون مۆز و سێ و پرتەقاڵ لەسەر مێزەکانیانە و خەریکی گفتوگۆن و 17,000 وەف دەنێرنە بەغا و دێنەوە و جارێ ئەڵێن سەری گرت و جارێ ئەڵێن سەری نەگرت و جارێ هەر جارە شتێک ئەڵێن ئەمان ئینسانێکیان ناوێ خۆخاوەن بێ ئینسانی ئازادیان ناوێ ئینسانی ئازاد ستەمکاری قبول ناکە ڕای گشتی دروستەکە و بەگژیان ناچێتەوە ئەوان بۆیە ئینسان والیەکەن بۆیە ئینسانی کورد بۆیە مرۆڤی کورد بە شکاوی هێڵنەوە بۆی کەسابەتی پێوە بکەن 30 ساڵ لە نەوەتویەکەوە تا ئێستا بازرگانی بە خوێنی هەڵبجەیەکانەوەکەن بازرگانی بە خوێنی ئەنفالەوەکەن نەتوانیتیان هەڵبجە و ئەنفال بنەمێژووەوە نەتوانیتیان لە سەراسی نێودەوڵەتی لۆبی بۆ بکەن و دروستی بکەن کە 30 ساڵ مەودایەکی زۆرە لە مەودای 30 ساڵی ڕابردووە دەیان دەوڵەت لە بەڵقانەوە ناوە دروست بوو بەڵام ئێمە لەبەرەوەی قیادەی ئێمە حرەکەی سیاسی کوردی لە باشووری کوردستان حرەکەیەکە ئەوێ ئینسانی بچووک ئینسانی قوربانی ئینسانی ترسنۆک ئینسانی لەرزۆک دروستکە نایەڵێ ئینسان بێتە خاوەنی خۆی بەڵێ باشە کاک لەتیف کەواتە چی وای کردووە کە کورد بەم شێوەیە زۆر بەلاوازی لە بەغدا دەبینرێت چەند جارێک خۆیان لە ڕاگەیانەکانەوە باسکراوە ڕێکەوتنیان کردو بەڵام دواتر ئەنجامی نەبووە ئەم جارش کە ڕێکەوتن کرا و باس لەوە کرا کە دڵخۆش بوون بەوەی بەڵام 24 کاژمێری نەخایاند ڕێکەوتنەکە هەڵوەشایەوە ئەمە چی وای کردو کوردیش بەم لاوازیە ببینرێت
سێ چوار هەیە هۆی یەکەمەوەیە کە کورد یەکدەنگ نییە یەک پرۆژەی نییە نازانێ مەسەرەن نازانێت چۆن مامەڵە لەگەڵ عێراقا کە نازانێ و چی لە عێراقا هاوڵاتی پلەیەکە بەشێکە لە عێراقی فیدراڵ هەرێمێکی فیدراڵیە دازانێ ئەو ئەوێ بەرەو کێ بڕوە ئەمە یۆکاری یەکەمەوە کاری دووەم من بڕوام وایە زۆرجار چارەنووسی کورد لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان لە بریەوەی کە بەسترا بێ بەخۆیەوە و پەیوەندی لەگەڵ عێراق و لەگەڵ بەغایە بێ چارەنووسی بەدەست خەڵکی ترەوەیە هۆکاری سێمەوەیە کە بەداخەوە کورد لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان وەکو دەوڵەت مامەڵە لەگەڵ سەرۆت و سامان و مامەڵە لەگەڵ پەیوەندی لەگەڵ بەغا و مامەڵە لەگەڵ ڕێکەوتنوانە ناکە وەکو هینی قۆناغی فیوداڵ و دەرەبگایەتی مامەڵی لەگەڵاکە بەردەوام بیانۆکان ئەوەن کە ئەوانن سەمەکەن ئەوانن نایانوێ ڕێکەون ئەوانن ئیتری ئەمەژ ئێمەش بەوە مجتەمەی کوردیش بەوە هینەکەن بەنجەکەن کە ئێمە بەغا ڕاستە ئێمە لەگەڵ عەرەب و لەگەڵ تورک و لەگەڵ فارسا مێژوویەکی دوورێژی خەناویمانەیە بەڵام خۆکە ئێمە بکەینە دەواازەیەک دەرفەتێک بۆی کە ئەو هەموو مێژووە هەڵۆشێنەوە شتێکی تر دروستکەین ینی ڕخنەی و ڕابردۆکەین بەڵام هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان نا ئەوێ هەموومانەوە خۆی بمێنێتەوە بۆی بەردەوام ئێمە هەم لەرزۆک بین و هەم بێتوانە بین و هەم خۆشیان ئێستاکە ئەوان حکومەت عێراقی بۆی دەرکەوتەوە کە ئەوان بزوتنەوەی سیاسی کورد لە باشووری کوردستان ناتوانێت بڕیاردا ناتوانێت قەراردا مەسەلەن بڕیاری سوورستاندەمیدا سەرکەوتو نەبووتایە پاشەکشەی کرد 50 لە سەتی خاکەی لەدەستدا کەرکووکی لەدەستدا بڕیاری ئەوادات کە خۆخاوەنی بکات ناتوانێت سەرکەوتو نابێت لە 2014ەوە ئەوان ئەڵێن ئێمە دەوڵەت دروستەکەین و خۆخاوەنیەکەین وتی پێویستمان بە بەغانیە و پاسەپۆرتی بەغا درێنن بەڵام لە دوجارە بە نەرموشلیە گەڕێرەوە بۆ بەردەمی لەبەرەوە باوەڕی من ئەو حکومەتی عێراقی و لایەنە سیاسەکان بە تایبەتی شیعیش بەداخەوە بەشێک لە شیعەکانیش تۆڵەی ڕابردووەکەنەوە تۆڵەی ڕابردووەکی دوورودێژ وازانن کورد و سوننا بە درێژایی مێژووی 100 ساڵ بەشێ بوونە لەوەی کە شیعە تەواوەتەوە لە عێراقا ئایانە تۆڵەیەوە بکەنەوە ئەوانیش بە چاوی ڕق و بوخسەیری هەموو کوردەکەن و لێکیان دیان ناکەنەوە ئەوە ژۆیەکی گرنگە بۆی کە ئێمە لەم بازۆکان ئەوە جگەری دەزۆردانی تورکیاوێران وڵاتانی دەوروبەر کارێکەمە دوێ زۆردانەکەن باز لەوە دەکەن بۆچی سەرۆکی حکومەت یاخود با بڵێن مەسرور بارزانی ناچێتە بەغدا بۆ ڕێکەوتن یاخود خۆی ناچێت خودی خۆی بۆ گفتوگۆکردن پێیان وایە گەر خۆی بچێتە بەغدا بۆ گفتوگۆکردن و ڕێکەوتن کێشەکان تەواو چارەسەر بکرێت پێ دوایە بۆ خۆی ناچێت من پێم وانە ئەو بچێت چارەسەرە بێ من پێم وایە ئەویش بچێ هیچی لەوە زیاتر پێ نابێت کە قوباد و ئەو ستافاتن کاڕۆن هیچ بەیانی مەسروریش بچێ مەسرور بەرزانیش بچێ نیەتیڤان بەرزانیش بچێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ مەوزوعەکە ئەوەیە کە تۆ ئەو ڕێکەوتنە بەو شێوەیە جێبەجێەکەی کە لەگەڵ بەغایەتەوێ و پرۆژەت هەیە بۆی بۆ 25 ساڵی تر هەرێمی کوردستان لەکوێیە بێت چی بەدەستەوە بێت چۆن وەسابێت لەسەر پای خۆی خەڵکی کوردستان 25 ساڵی تر چۆن ئەژێ پرۆژەت هەیە بۆی کە لە ئایندەیە ئەم هەرێمە لەگەڵ عێراقا بە چ شێوازێک دراوسێتی باش بکە یا کۆنفیدراڵی بکە یان فیدراڵی بکەوانە کە تۆ ئەمانەت نەبێ هەر کەسێ بچێت لە مەسەلەکە ناگۆڕێ ئەسڵەن ئەوانەی بەشێک لەوانەی کەواڵێن پێیان وایە لەبەرەوەی کە لێرە پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ تورکیا هەیە ڕێکەوتنی 50 ساڵی مەسەلەی فرۆشتنی نەوتوانە لێرە سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی حیزبە گەورەکە و نازانم هەموومانە لە پارتین بۆیە ئەمان توانایی بڕاردانیانێ من بڕواکەم وانە بڕواکەم بەیانی مەسرور بەرزانیش بچێ بەشێک لە شیعەکان و بەشێک لە حکومەتی عێراقیش بە هەمان مامەڵاکەن سەیری ئەوە کە ڕۆژنامەیان میدیایان هەندێک لە چاو ڕۆشنبیران و چاودێران واناڵێن ئەگەر ئەو بڕێ لە عەرەبی شاواڵە خەڵگەی واڵێ ئەگەر ئەو بڕوا ڕەنگە مەوزوعەکە یەکلا بێتەوە نا من بڕواکەم پەیوەندی بەوە ئێمە تا چەند ڕازگۆین لە ڕێکەوتنە تا چەند هەردوو لا ڕازگۆین تا چەند بڕیارە دەین کە ڕێکەوتنێکمان کرد ئەگەر ئەمانیش نەمێنن ڕێکەوتنەکە بەردەوامیە بێ بەڵێ سپاس بۆ لەتیفاتی فەرج نووسەر لە پارێزگای کەرکووک و لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوو